هاواتان باش فنرانی بەڕێز خۆشحاڵم کە لاڵقێکی نوێی ئەو دی و سنوور بێکەگەینەوە. ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێگەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئێمە زانین کە ماوەی چەندین ساڵە ئەمریکا بوونێکی کاریگەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەبووە. لە شەڕی ساڵی 2001ەوە کە بە شەڕی دژە تیرۆر یان شەڕی دژبە تیرۆر ناسرا، ئەمریکا بوونی خۆی و کاریگەری و هێزی سەربازی و ئاسمانی و زەمینی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەرەپێدا و درێژەی کێشا. دواتریش بە هەمان شێوە لە ساڵی 2003 لە ناوخاکی عێراقا جارێکی تر بوونی هێزەکانی ئەمریکا بەشداری لە پرۆسەی ڕزگارکردنی عێراق کاریگەرێکی گەورەی بەسەر بوون و هەژمونی ئەمریکەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جێهێشت. ئێستا پاش چەندین ساڵ باس لە استراتیژی یاسای نیشتیمانی ئەمریکاکەین. استراتیژێک کە بە دڵنیاییەوە کاریگەری هەبووە ئەگەرچی لە 6 مانگی ڕابردووە بڵاوکرایەوە، بەڵام دیسان کاریگەری هەبووە و کاریگەریشی دەبێت بۆ سەر ئایندەی بوون و کاریگەری و هەژمونی ئەمریکەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئێستا زۆر باس لەوە کرێ ئەمریکەکان لە سووریا خەریکی چین، ئەمریکەکان لە گەڵ تورکیا کە دێنە ئەنقەرە وەلووتکەی ناتۆ بەشدارە بن. دۆناڵد ترامپ خۆی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لێرەیە. بەتەنیشتیەوە باس لە سەقامگیرکردنی ئاشتی بۆ ئیسرائیلەکە. لەگەڵیشیا لە دوو خولی جیاوازە شەڕی جیاواز بەرامبەر بە ئێرانەکان بەرپاکات کە جۆرەکان دلهێسترین یان بەشێک لە دلهێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن کە پێشتر وترا ئێران و بەرەی مقاومە دەسەڵاتیان لە 6 وڵاتی جیاوازە هەبوو. ئەمڕۆ چەندین پرسیاری جیاواز گفتوگۆی تەوەری سەرەکی ئەمڕۆمانە بێت لەگەڵ بەڕێز کۆلۆنێل مایلز کاگنس وتەبێژی پێشووی هاوپەیمانی دژ بە داعش لە ئەمریکا لەگەڵمانە. بەڕێز کۆلۆنێل مایلز، ئێوارە باش، خۆشحاڵم کە پێکەوەی نەمێوارەیە. حەزەکەم لەوە دەست پێ بکەم کە پاش چەندین ساڵ ئێستا پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چۆن دەبینن؟ ئێوارە باش گەڵی کورد و کوردستانی. ئێوارەتان باشگەلی کوردستان. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕۆڵی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام لە گەشە سەندن و بەرەپێدان و یان پێخۆت پێشکەوتندایە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ ئەمیدارەیەدا کۆمەڵە گەڵبەشی ئابووریمان دەست پێ کرد لەگەڵ بەرەپێدانی پەیوەندیەکان و پێشخستنی و پەیوەندیەکان لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و دیمەشق لە سووریا، هەروەها لەگەڵ بەغداد و بێگومان ئێوە لە نزیکەوە ئاگاداری ئەوەن کە ڕوویە لەگەڵ ئێرانیایە کە ئەوەش کاریگەری کێجگار گەورەی هەبوو لەسەر هەرێمی کوردستان و ژمارەیەکی کێجگار زۆر لە هێرشی پەلامارکرا سەر هەرێمی کوردستان کە کاریگەری هەبوو لەسەر گەلی کورد و هەروە کاریگەریشی هەبوو لەسەر کار و پرۆژەکانی کۆمپانیا ئەمریکیەکان و هەروەها کاریگەریەکی زۆریشە بۆ ژوای کە زیانێکی زۆر بەر ئەو میلیشیا کوردیان بکەوێت کە لەگەڵ میلیشیا ئێرانیەکاندا بوو. زۆر باشە. حەزەکەم پێشەوەی باس لە هەژمون و کاریگەری گەورەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بکەین. یەک پرسیار بەتەنیشتەمەوە بهێڵمەوە. ئێوە لە ماوەی ڕابردوودا لە 10 ساڵی ڕابردووە هاوپەیمانیەکی نێودەوڵەتیتان هەبوو بەرامبەر بە داعش. ئایا هێشتا داعش مەترسی ماوە لە ناوخاکی سووریا و عێراق کە پێشتر وەکو دژمنێکی سەرەکی سێدەکرا و چەندین شەڕی جیاواز بەرامبەر بە داعش بەرپاکرا؟ ئێمە بینیمان لە ساڵ 2014 بەدواوە بە تایبەت هێزەکانی پێشمەرگەی کوردستان، هێزی سووریا دموکراتیک هەسەدا لە ناو خاکی سووریا هاوپەیمانی سەرەکی ئەمریکا و وڵاتانی تر بوون بۆ وەستانەوە و دژایەتی داعش و تا ڕادێکی زۆر توانیان ئەم هێزە لاواز بکەن. هێشتاش مەترسی داعش ماوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە؟ پێشەوەیشی کردنەوەی خۆم تایبەت بە داعش پێشکەش بکەم لەبیرتان بێ 2 ڕۆژ پێش ئێستا یادی کۆمەڵکوژیەکەی شنگال بوو، ئەو ژمارێکی زۆر لە ئێزیدیەکان لەلایەن تیرۆریستانی داعشەوە کوژران و زیاد لە 2000 ژنانی وهروەها کچانی ئێزیدی دەستگیرکران و کران بەکۆی لەوە تراژیدیایەکی گەورە بوو و ئەو خەڵکانشی کە ئایدۆلۆژیای داعشیان لە مشکدا هێشتا زیندون، بۆیە داعش هێشتا هەڕەشەیە و هێشتا لە تواناییدا هەیە لە چوارچەوەی گروپی بچووک بچووکدا هێرش و پەلاماری بچووک بچووک ئەنجام بدەن لە دژی هێزە ئەمنیەکان و
و خەڵکانی ئاسایی ئایدۆلۆژیای داعش ماوە ڕێکلام دەکات و وهانی خەڵکی دەدات و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا یاخود لە ناوەڕاستی ئەفریقا بەڵام سەرڕای دەمێت بڵێن سەرڕای چەسپاندنی ئاسایش و سەقامگیری لە عێراق و تەواوی ناوچەکانی تر و لەگەڵ بەشدا کۆمەڵێک میلیشیات هەیە لە دەرەوەی یاسان و کاژمێری خۆیان سەپاندووە و هەر لە پاڵەوەشدا ئێرانمان هەیە کە دەبینین هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر تەواوی ناوچەکە وڵاتانی کەنداو. زۆر باشە. کۆتایی ساڵ ڕابردوو ساڵ 2025 لە کۆتایی ساڵ 2025 ئێمە خوێنەر و یان بینەری استراتیژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا بووین کە بڵاو کرایەوە. لە ناو استراتیجەکەدا کە 33 لاپەڕەبوو بە وردی باس لە کۆمەڵێک شت کرابوو لەبارەی بوونی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. یەکێک لە خاڵەکان کە تا ڕادێکی زۆر جێگەی سەرنج بۆ بوو کە بەڕوونی باس لەوە کرابوو کە ئەمریکا جارێکی تر نابێتە پارێزەری ئاشتی و دموکراسی بۆ هیچ وڵاتێک و سەرفی تواناکانی خۆی سەرفی ڕاهێنان سەرفی تواناکانی خۆی سەرفی ئابووری خۆی بۆ هیچ پارێزگایی لە هیچ وڵاتێک ناکات. ئەمە جۆرەکان مەترسی دروست کرد لە هەندێک دەوڵاتان و ڕێکخراوە دموکراتەکان لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆی کە کشانەوەیەکی یەکجاری ڕوو لە ئەمریکا ئاکات. بەڵام بەتەنیشتیەوە باس لەوە کرابوو کە ئەمریکا بەردەوام بێت لە پارێزگاریکردن بۆ سەقامگیری ئاسایش بۆ ئیسرائیل. ئایا هەر بەڕاستی ئەمریکا دەیەوێت بە تەواوەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ بهێڵێت یان ئەم کەمکردنەوەی هەژمونی خۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە کێ ئەسپێرێت؟ ئەم پرسیارە جێگەی بایەخە. قسەکەت ڕاستە. استراتیژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا تەرکیز دەخاتە سەر بەشی ڕۆژئاوای گۆی زەوی. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تەرکیز دەخاتە سەر کۆنتڕۆڵکردنی دیاردەی کۆچی نایاسایی لە سنوورەکانی باشووری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بینیمان کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای هێرشی کردە سەر ئەو کەشتی و بەلەمانەی کە مادە هۆشبەرەکانیان لە دەریای کاریبی و کەنداوی مەکسیکەوە دەگواستەوە. وهروە هێرشی ئەمریکامان بینی بۆ سەر ڤەنزوێلاوە لە ئێستادا ئەمریکا بەرهەمێنانی نەوتی لە ڤەنزوێلا کۆنتڕۆڵ کردووە. وەکو خۆت باست کرد وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئۆپەراسیۆن و وەکاری خۆی دەدا درێژە بەکارەکانی خۆی دەدالێتەوە. بەڵام شتێکی تر هەیە کەوا لێ دەکات بگەڕێتەوە بۆ دواوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەلێکە بۆ بەرهێنان و کاری بازەنگی لە جێنتە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە دڵنیاییەوە دەیەوێت ڕۆڵێکی زیاتر بگێڕێت لە ڕوویابووریەوە لە ناوچەکەدا. بەڵام لەگەڵەوەشدا تۆ ڕژێمێکی وەک ڕژێمی ئێرانی هەیە کە شەڕ دەکات و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش بەهێزە و لە نزیکەوە پەیوەندیەکی بەهێزی هەیە لەگەڵ ئیسرائیلدا و ئیسرائیل حەز دەکات دەیەوێت و ئەم ڕژێمی ئێران بڕوخێنێت و لە ناو بباتە و نەتانیاهۆ توانێتی والەوە بکات کە وا لە ترامپ بکاتێک کە فەرمان بەهێزە سەربازیەکانی بدات کە لە جێران شەڕ بکاتە. بۆیە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام کارکتەرێکی سەرەکی و بەهێز و کاریگەر دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ بەهێزکردن و بەرەپێشمری پەیوەندی ئابووریەکان هەروەکو چۆن پێشماوەیە کە سەرۆکۆزیانی عێراق عەلی زەیدی سەردانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای کرد و کۆمەڵێک گرێبەستی ئابووری و بازرگانی و واژۆکرانە بۆ دابینکردن و چەسپاندنی ڕەوشی ئابووری و هەروە ئاسایش سەقامگیری لە عێراق. زۆر باشە. ئاماژت بە خاڵێکی گرنگ کرد بابەتی ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەدڵنیاییەوە جێگەی بایەخ و گرنگی بۆ ئەمریکەکان چونکە قسەیەک هەیە کە ئایا کاتێک ئەمریکا درک یان با بڵێن هەڵستێت بە کشانەوەی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو مەترسی دروست نابێت کە بۆ چاینا دێتە پێشەوە. ینی زۆر باس لەوە کرێت کە هەژمونی چاینا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەهێز دەبێت لە حاڵەتی لاوازبوون یان کەمبوونەوەی هەژمونی ئەمریکەکانە. ئەمە لە ڕووی اقتصادی و کاریگەری ڕاستەخۆی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شەبێت. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەمیشە لە کێبڕکەیەکی ئابووریدایە لەگەڵ چیندا و ئێمە خۆمان دەزانین کە بەغدا و هەروەها دیمەشق و هەروەها بەیروت و ئەو سەرکردانەی کە لەوە پێیان باشترە کە کار و پرۆژەی بازرگانی لەگەڵ کۆمپانیا ئەمریکەکاندا ئەنجام بدەن و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و سەرکردەکانی کۆشکی سپی
هەلی زیاتر دەدەن بە کۆمپانیا ئەمریکیەکانیان بۆەوەیکەوە بەرهێنان بکەن لە عێراقدا بە خاڵێکی گرنگ بۆ باز بکەم. بانکی ناوەندی عێراق لە ئێستادا دوای ئەوەی کە بەڕێز عالی ئەزیدی سەردانی واشنگتن دیسی کرد چەند بانکێکی تر هەن کە نزیکەی حوت بانکن کە ئەوانە دوای ئەوەی کە لە پرۆسستا تێپەڕێن و ڕێگە درا کە بگەڕێنەوە بواری کار و بازرگانی نێودەوڵەتیەکانیان واتە لە سزاکان دەرکران سزاکان لەسەر کرد واروە چەند بانکی کشمانەیە لە هێرێمی کوردستان کە بە هەمان شێوە کار دەکەن وەکو ئارتی کە ئەوانە هاتوۆتە ناو سیستەمی نێودەوڵەتی پەیوەندی بازرگانیەکان و بۆی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت هاوبەشێکی بەهێزی هەبێ لەگەڵ وڵاتانی ناوچەکەتە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش دەیەوێت بێگومان ئەژمۆنی ئابووری چین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەم بکاتەوە یا کەم بکرێتەوە. زۆر باش بێمە سەر شەڕی ئێران. ئێمە لە شەڕی لە دوو خولی شەڕی 12 ڕۆژەی مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو و هەروەها شەڕی 6 هەفتەی هەردوو مانگی شوبات و ئازاری ئەمساڵ بینیمان کە ئەمریکا و ئیسرائیل بە هاوپەیمانەتی هەردووکە هێرشێکی گەوریان کردە سەر ئێرانەکان و جۆرە جۆرەکان ئەتوانین بڵین لە کوشتنی ئایەتوڵا خامنەی ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانەوە تا بردومانکردنی زۆرێک لە بنکە سەربازەکانی سوپای پاسداران و کوشتنی ژمارێکی زۆر لە سەرکردەکانی ئێران ئامانجەکەەوە بوو کە ئێران بە تەواوەتی لاواز بکرێت. بەڵام بە تەنیشتەوە ئێمە بینیمان کە ئێران دەستی بۆ کارتی داخستنی گەروی هۆرمۆزگ برد کە کاریگەی ڕاستەخۆی سەر ئابووری ناوچەکە بەجێهێشتووە. ئێستا دۆخی ناکۆکیەکانی ئێران و ئەمریکا بە کوێ گەشتووە و ئایا پاش واژۆکردنی ئەو یاداشتنامەی تێگەشتنەی کە ماوەی ڕابردوو لە جنێف واژۆکرا هیچ هیوایەک هەیە بۆ ئاشتی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە لە هەموو حاڵتەکانە وەکو بەڕێز داماژت پێکرد کاریگەری شەڕ لەسەر دۆخی ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئێستاش ماوە و ئێمە زانین کە بە داخستنی گەروی هۆرموز ئێستا دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازە گشتێکی لە ڕووی ئابووریەوە لە بەردەم هەڕەشەی جدیایە. دەستپێکردنی شەڕ لەگەڵ ئێراندا لە سەرەتاوەوە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل لە واشنگتن بوون لە کۆبوونەوەدا بنەوە و کاریان دەکرد و کۆمەڵێک لە سەرکردەکان پێکەوە بوون و ڕازی بوون لەگەڵ کۆمەڵێک مەرەجێت. بەڵام ڕژێمی ئێرانی و سەرکردەکانە پابندن لەسەر بەکارهێنانی کارتە جیاوازەکانیان و لە توانایاندا هێرش بکەن و هەروەها بەگری هەندێک لە بەرژەوەندیەکان و بەشە سەرەکیەکانی ڕژێمی خۆیان بکەن و لە ئێستادا تۆ بارودۆخێکی جیاوازە هەیە و ئەمەشکاری کردوتە سەر ڕۆژ و بارودۆخی ئابووری لە ناوچەکە و بە تایبەتیوەتی پەیوەندی هەبێت بە گەیشتنی گاز بە بازاڕە جیهانیەکان و هەروە گەیشتنی پێینی کیمیایی بۆ نمونە بۆ ناوچەکە و زۆر بەشی تریش لە جیهاندا کەوتون دەژێر کاریگەری ئەو ڕەوشەوە لە ڕووی سیاسیەوە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە و بە پێی ڕاپرسیەکان خەڵکی ئەمریکا زیاد لە ١٧ ئەمریکیەکان ئەم شەڕیان پێ باش نییە کە لە ئێستادا بەرپاکراوە. لەبەر ئەوە تۆ ناڕازیەکەت هەیە ناڕزایت هەیە لە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تۆ سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ترامپ کە دەیەوێت شەڕەکە کۆتایی پێ بهێنێت و کێشەش هەیە لە دەستپێکردنی دانوستانەکان لەگەڵ ئێراندا هەڵبەتە لەوە تێدەکەن و ئێمە دەبێت چاوەڕێکن بۆی کە بزانین چۆن ئەو یاداشنامەی لێک تێگەیشتنە جێبەجێ دەکرێت لە ماوەی ڕۆژان و هەفتەکانی داهاتوودا و ئاواتەخوازی هیوادارین شتێکی ئەرێنی بێتە ئاراوە. زۆر باش. سەرۆک دۆناڵد ترامپ سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ماوە ڕابردووە زۆر جار باسی ئەمەیە کرد کە ئەو پیاوی ئاشتیە و هەوڵی داوە 8 شەڕی جیاواز ڕابگرێت لە ماوەکانی ڕابردووە.
بەڵام بەشێک لەو شەڕانە هێشتاش هەر کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر ئابووری ڕۆژهڵاتی ناوەڕاست و بە شێوازێک شتێکی لەسەر جیهان شەڕی رووسیا ئۆکرانیا هەر بەردەوامە، شەڕی ئیسرائیل و فەڵەستینەکان بە شێوازی جیاوازی خۆی هەر بەردەوامی هەیە، لەگەڵەوەشا کە باس لە ئاگربەست و ئەوەکرێت لەولاوە ئیسرائیل و لوبنان با بڵێن حزب الله لە لوبنان بە هەمان شێوە بەردەوامی لەسەر ئەوە هەیە. لەناو یەمەنا دۆخەکە زۆر نالەبارە. استراتیژێکی ڕوون هەیە کە ئەمریکا ئێستا جێبەجێ بکات بۆ بەرپاکردنی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ استراتیژی سەرۆک ترامپ چۆن باسی بکەم شتێکی زۆر سەرنجڕاکێشە، ینی ناوازێ بۆ نمونە کاتێک ئەوی هێزەکانی خۆی لە سووریا کشاندەوە لە مانگی چواری ئەم ساڵدا و مەبەستیە بوو کە کۆتایی بەشەر بهێنێت لە ناو سووریادا وا لە ئێستادا کار دەکات بۆ ئەوەی کە هێزی زیاتر لە عێراق بکشێنێتەوە بۆی کە کۆتایی بە شەڕ و ئارامەکان بێت. بەڵام لە ئەمان کاتیشدا ئۆپەراسیۆنی سەربازی هەیە کە بەردەوامە لە غەزە. ئیسرائیل بەردەوامە لە هێرشی پەلامارەکانی بۆ سەر باشووری لوبنان و هەروەها بۆ سەر باشووری سووریاش. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها سەرۆک ترامپ بۆ خۆی چەندی جار داوای لە ئیسرائیلەکان کردەوە هێرشی پەلامارانە بوەستیانە، بەڵام ئیسرائیلەکان بە پێچەوانەوە ینی وهر لە بێگومان ئێرانی شێتە هەیە بە دڵنیەوە بات تێکاتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای هێرش نەکاتە سەر ئێران. ئەوە دەبینی بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو ئێرانیەکان درۆن و موشکیان ئاڕاستەی ئامانجە سەربازیەکانی ئەمریکا دەکەت و بەشوای دەکەت کە ئەمریکەکان وەڵام بدەنەوە شەڕ بکەنەوە هێرش بکەنە ناو ئێران. بۆیە بەدڵنیاییەوە سەرۆک ترامپ دەوێت ئاشتی بەدیبێتە، بەڵام تۆ دراوسەیەکی مەترسیدار و ڕەشە ئامێزی وەکو ئێرانی هەیە کە هەندێک جار دۆخەکە تێکەدات. بەڵێ ماوەی ڕابردوو ئێمە بینەری با بڵین ئەوە بووین کە لە ماوەی سەردەمی باراک ئۆباما بە تایبەت ئەمریکا جۆرە جۆرەکان جۆرێک لە هەژمونی سمارتی بەکارهێنا، با بڵین کاریگەری سمارتی بەکارهێنا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەپۆرتی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە کرد، سەپۆرتی فولبرایت و کۆمەڵی پرۆگرامی زۆر باشی کرد بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها دۆستایەتێکی زۆر باش هەبوو لەگەڵ وڵاتانی ناوچەکەیە. ینی بۆ نمونە لە خاکی سووریا لە خاکی عێراق دۆستایەتێکی زۆر باشی پێشمەرگە هێزەکانی سووریا دموکراتیکە کرا، بەڵام وەکو خۆ داماژت پێکرد کشانەوەی ئەمریکا و سەپۆرتەی کە بۆ سووریا هەبوو بۆ ڕۆژاوای کوردستان هەبوو نیگەرانی و ناڕزایی زۆری لێکەوتەوە. ینی هەر بەڕاستی ئایا ئەوە پێتان وایە کە بەچەک شەڕی ئایدۆلۆژیا ئەکرێت، بەچەک شەڕی ئەوە ئەکرێت کە ئاشتی بەرقرار بکرێت، یان نەخێر هەر بە بگەڕێنەوە بۆ ئەو سمارت پاوەڕی کە لە ڕابردووە دموکراتەکانی ئەمریکا کاریانە سەرە کرد؟ دە ساڵ پێش ئێستا من لەگەڵ کۆشکی سپی کارم دەکرد، بە تایبەتی و کاتێک کە باراک ئۆباما لە ئۆفیس بوو و من ئەندامی ئەنجومەنی یاسایشی نیشتیمان بووە. سەرۆک ئۆباما دیدێکی هەبوو کە بۆ کەمکردنەوەی چەکی ئەتۆمی و زیادکردن و بەرەو پێشبردننی شکۆمەندی مرۆڤ و مافەکانی مرۆڤ لە جیهاندا و پێشخستنی ڕەوشی مافی مرۆڤ. لە ئێستادا دۆخەکە جیاوازە. ئیدارەی سەرۆک دۆناڵد ترامپ بەو شێوەیە کار ناکاتە و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو کشتە دەکات کە لە بەرژەوەندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا و کار دەکات بە پاراستنی بەرژەوەندیەکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بۆیە عەقڵیەتی بیرکردنەوە لە ئەمریکا جیاوازە و گۆڕاوە. ینی لە ئیدارەی باراک ئۆباماوە دۆخەکە تەواوەتی گۆڕاوە لە سایی ئەم ئیدارەی دۆناڵد ترامپدا. بۆیە دۆناڵد ترامپ کار ناکات بۆ نمونە بۆ گۆڕانی ڕیژێمی وڵاتی ئێران، ئەو بە پێچەوانەوە دەیەوێت کار بکات لەگەڵ دیکتاتۆرەکان تا بۆ ئەوەی کە بەرژەوەندی یابووریەکانی ئەمریکا بەدی بهێنێت. بینیمان سەرۆک دۆناڵد ترامپ سزاکان لەسەر گروپە تیرۆریستیەکانی سووریای هەڵگرت کە ئێستا لە حوکمڕانیدان و چاوی کەوتو بە کۆمەڵێک سەرکردە و سەرۆک
لە جیهاندا کە دیموکراسوازی و ئەمەش وا دەکات کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام بێ بۆیە کە پەیوەندی جیاواز دروست بکاتشکە بەلای ئەوانەوانێ بەرژەوەندەکانی ئەمریکا لە پێش هەموو شتێکەوەی ئەوەش ئەجەندای ئەوەنە بەتایبەتی بەرژەوەندی ئابوووریەکان و هەروەها بەرژەوەندێکە پەیوەندیان بەلایەنی پاراستن و زامنکردنی ئاسایشی نەتەوەی ئەمریکای و ئەمریکا لەو بارەیەوە نییە کە بە سەرۆکی وڵاتەکانی تر بڵێ چی بکەن و چی نەکەن لە ناو وڵاتەکانی خۆیانە. زۆر باش ماوە ڕابردوو پێکە گفتوگۆمان کرد من و بەڕێزت باس لەوە کرد کە لە سووریایی هێڵ ئینتەرنێت باش نەبوو نەمانتوانی پەیوەندێکی باش بەرقرار بکەین. حەزەکەم لەسەر سووریا سەرنجی خۆت بگەێنی پاش ئەوەی کە حکوومەتی ئەحمەد شەرع هات سەر حکوم وەکەوتنی بەشار ئەسەد ئێستا دۆخی سووریا بۆ ئەمریکەکان چۆن ئەمریکان چۆن سەیری ئەم سیاسەتەکەن کە ئێستا ئەحمەد شەرع کە پێشتر یەکێک بوو لە ئەندامانی ئەو لیستەی کە ئەمریکا بە لیستی داواکراوانی خۆی لە تیرۆر ناوی هێنا بەڵام دواتر سزاکانی لەسەر هەڵگرت و پێشوازی لێکرد لە ناو واشنگتن و لە وڵاتانی لە تەر ئاستی نێودوڵەتی پێشوازیەکی زۆر باشی لێکراوە ئەمە جۆرەکان بە پەیوەندێکی باش دێتە ئاراوە. ئێستا پەیوەندی ئەمریکا و سووریا چۆنە حکومڕانی لە سووریا لەگەڵ با بڵێن چۆن سەیری پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا ئاکات و ئەمریکاش ئایا هەر بەڕاستی بە دۆستێکی خۆی ئەزانێت یان ئەوەی کە پێوترێت دۆستایەتی بۆ ئیسرائیل ئەتوانین لە بینی سووریا و ئەمریکای ئەمە ببینین؟ سەرۆک ترامپ وتی دەیەوێت چانسێک بدات یا هەلێک بدات بە سووریەکانم من بۆ خۆم سەفەرم کرد بۆ سووریا 9 جار لە 2024 تا ئێستا 9 جار سەفەرم کرد و چەند هەفتەیەک پێش ئێستا لەوێ بووم و چاوم کەوت بەسەرکرد لە کوردەکان لە حەسەکە و قامیشلو و سووریا هەلێکی ناوازەی هەیە بۆ ئەوی کە ڕۆڵێکی ناوازە بگێڕێت لەسەر ئاسی نێودوڵەتی و لەسەر ئاسی ئابووری نێودوڵەتی. ئەحمەد شەرع سەرۆکی سووریا کارێکی ناوازە دەکات کە سەردانی وڵاتە جیاوازەکانی جیهان دەکاتە بۆ ئەوەی کە سووریا پێگە و ڕۆڵی خۆی هەبێت و پێگەیەکی ڕێزدارانەش کۆمەندانی هەبێت و ڕۆڵ بگێڕێت لەسەر ئاسی جیۆپۆلیتیکی لە جیهاندا. لێرەدا تو یەکێک لە ئاستەنگەکانێک کە ڕوبەڕووی حکوومەت سووریا دەبێتەوە لەسەر ئاسی ناوخۆ لە ئێستادا نرخەکان ئێجگار بەرز بوونەتەوە نرخی سوتەمەنی زۆر بەرز بووەتەوە و خەرجی بژێوی و خۆراک ئێجگار بەرزە موچەکانیش یا موچەی فەرمانبەرانش ئەجگار نزمە بۆیە پێویستەوە حکوومەتە تەرکیز بخاتە سەر ئەو کێشانە و چارەسەریان بکات بۆ نمونە سەردانیە بچۆ تەماشای حەزەکە و قامیشلە و دێر و زور و ڕقەب بکە پێویستی سەردانی ئەو شوێنانە بکات و هاوڵاتیانی سووریا لە ناوچانە ینی کە ئەمانە لە دۆخێکی خراپ ئاژین لە باشووری سووریاشە هەیە لە سوێدا کە لەوێ دروزەکان نیشتەجێن و زیادی ئەوانە لەوێ نەئارامیەکە هەیە لەگەڵ هێزەکانی سووریادا و لەوێ هێزەکانی ئیسرائیل لەسەر زەوینە لەو بڕواایشدا کە تێڕوانینی تۆمباڕاک بە جۆرێکە کە هەماهەنگێک هەبێت لە نێوان قودس و بەیروت و واشنگتن بۆ چەسپاندنی ئاسایش و ئەشی سەقامگێری لە دیمەشق و شام و لوبنان و قودسە بەتایبەتی لە ئێستادا تۆ حیزبوڵات هەیە کە لە سووریا چۆتە دەرەوەوە کە بۆ ماوەیەکی زۆر ڕۆڵی گێڕا بۆ دروستکردنە ئارامی ناسەقامگێری و لە هەمان کاتیشدا دوورکردنی سەقامگیری و هاریکاری لەگە سەکردەکانی ناوچەکە بۆ بەدیهێنانی ئاشتی سەقامگیری ناوچەکە. زۆر باشە. وەکو پێشتر وتم بەڕێزت ماوەی چەند ساڵێک لە هاوپەیمانێتی نێودوڵەتی دژ بە داعش دۆستایەتێکی زۆر نزیک لەگەڵ ڕۆژاوای کوردستانە هەبوو لەگەڵ کورد لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ هێزەکانی سووری دموکراتیک ئێستا چۆن سەیری ئەم مەرسومە ئەەکەیت کە تێگەشتنێک هەیە لە نێوان دیمەشق و ڕۆژاوای کوردستان بۆ مافەکانی کورد لە سووریا لە ناو چوارچێوەی حکوومەتی ئەحمەد شەرع ئێمە زانین کە مەرسومەکە باس لە مافی زمانەوانیە کات مافی پەروەردە و خوێندن بە زمانی کوردیە کات هەروەها ڕەگەزنامە بۆ هاوڵاتیانی کوردستان لە ڕۆژاوای کوردستان هیچ هیواداریەک هەیە بە ئایندەی مافەکانی کورد لە ناو خاکی سووریا؟
ئەحمەد شەرع بڕیارێکی ژیرانەی کاتێک بڕیاری جێکاری ژمارە 13 دەرکرد مافەکانی کورد زۆر گرنگن بۆ بەدیهێنانی سەقامگیری لە ناوچەکەدا و بەتایبەتی لە سووریادا و بەخشێنی ڕێگەزنامە باوڵەتیانی کورد. من لە حەسەکە چاوم بە ئەنجومەنی پارێزگای یاخود پارێزگاری حەسەکە کەوت کە سەر بەهێزەکانی سووریای دێمەکراتەوە هاریکاری و هەماهەنگێکی زۆر هەیە بۆ تێکەڵبوونەوەی هێزەکانی سووریای دێمەکرات لەگەڵ حکوومەتی نوێدا بەرەو پێچوونێک هەیە و لە ئێستاشدا هەوڵ و کۆشی دیبلۆماسی هەیە بۆ چارەسکردنی کێشەکان لەسەر ئاسی سیاسی لەسەر ئاسی ئەبووری بەتایبەتی پەیوەندی بە بەلانی پەروەردە فێرکردنەوە و دەبێت کاری تر بکرێت بۆ بەدیهێنانی بەرەو پێچوونی زیاتر و ئەنجامدانی تێکەڵبوونەوەی تەواوەتی و هەروەها پاراستنی هێزی ئاسایشی ژنان لە ناوچەکەدا بۆ بەشداریکردن لە پاراستنی ئاسایش سەقامگیری ناوچەکەەوە کاری گرنگکە دوێنێ چاوپێکەوتنێکی گرنگکە بوو لەگەڵ ژەنەرال مەزلۆم عەبدی هەروەها لەگەڵ خاتوو ئیلهام لە دیمەشق لەگەڵ بەڕێز ئەحمەد شەر و بەڕێ شەیبانی و باسی هەنگاوەکان کرا بۆ بەرەو پێشبردننی هەنگاوەکانی تێکەڵکردن و ئەوەشە و بابەتەیە کە تورکیا بەردەوام شەختی لەسەر دەکاتەوە لە ئەمە کاتیشدا تۆ پرۆسی ئاشتیە لە تورکیا لە نێوان حکوومەتی تورکیا و پارتی کرێکارانی کوردستان. زۆر باشە. ئەمڕۆ تورکیا بە شێوازێکی ڕسمی پرۆژه یاساکەی بڵاو کردەوە بۆ ئەوەی کە زمانێکی زۆرە چاوەڕوانەکرێت لە چوارچێوەی پرۆسی ئاشتیە. پرۆژه یاساکە لە 12 دەپێک هاتووە وردەکاری تیا دەربارەی مافی و کەسانێک ئەتوان بگەڕێنەوە ناو خاکی تورکیا و هەروەها مافی سزاکانی باس کردووە هەمووەمانە. ئەمە بەسمەوە بە کۆبوونەوەی لوتکەی ناتۆ کە 2 هەفتەی ڕابردوو لە ئەنقەرە بەڕێوە چوو و خودی بەڕێز دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەشدار بووتیایە. زۆر باس لەوە ئەکرێت لە حاڵەتی لاوازبوونی هەژمونی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تورکیا زلهێزە بێت و تورکیا بێتە باڵا دەست. ئێمە زانین کە تورکیا وڵاتێکی مێژوویە و کاریگەری ڕاستەخۆشی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبووە. پێت وایە ئەمریکا ڕێگە بدات بە فراوانبوونی هەژمونی تورکیا بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ باڵێز تۆم باراک ڕۆڵێکی سەرەکی گرنگ دەگەڕێت چونکە باڵێزی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ تورکیا و هەروەها نێردەی تایبەتی ئەمریکاشە بۆ سووریا و ناوچەکە و لە ئێستادا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو ڕۆڵەی پێ باشە بۆ بەدیهێنانی ئاسایش و سەقامگیری لەگەڵ دۆستەکانی لە ناوچەکەدا بۆ ئەنکەرە گرنگە کە ئەم کێشەیە چارەسەر بکاتە و ویلایەتەکانی ئەمریکاش پێی باشە بە باشی دەزانێت کە دەست بچێت و پارتی کرێکارانی کوردستان لە لیستی تیرۆ دەربهێنێت و دەربکات و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش پێشتر سووریا کۆمەڵی گروپی تیرۆریستی لە لیستی تیرۆ دەرکرد و بۆی ئەسەش کاتیەوە هاتووە کە پارتی کرێکاران لە لیستی تیرۆز دەربهێنێت بۆیە پێویست پرۆسەیەکمان هەبێت کە ڕێگە بۆ بدات و کە پەکەکە بە شێوەیەکی ڕسمی بەشداری بکات لە پرۆسەکەدا و بگەڕێنەوە بە ناو کۆمەڵگە و کاری ئاسایی سروشتی خۆیان بکەت و بەشداری بکەن لە ژیانی سیاسی ناو تورکیادا و بەشداری بکەن لە هەڵبژاردنەکاندا و لە پرۆسی سیاسی ناو تورکیادا بەبێ هیچ هەڕەشەیەکی یا تونند و تیژیەک و پێشێلکاریەک. بەڵێ ئەو کاتە کە بەڕێزیش پێشتر ئاماژت پێکرد کاتی کشانەوەی ئەو سەپۆرتەی کە ئەمریکا بۆ ڕۆژاوای کوردستانی هەبوو زۆر باس لەوە کرا کەیتر ئەو ڕۆژاوای کوردستان دەکەوێتە ژێر هەڕەشەی تورکیا بەڵام تورکیا هات پرۆسی ئاشتی بەهێز کرد یان با بڵێن قۆناغێکی نوێی پرۆسی ئاشتی لەگەڵ پەکەکەیە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان هێنای ئاراوە. پێت وایە ئەم پرۆسی ئاشتیە چەندە کاریگەی لەسەر مافەکانی کورد لە ڕۆژاوای کوردستانە بێت کە خۆ دەزانی ئەحمەد شەرع و تورکیا دوو هاوپەیمانی زۆر نزیکن و بەدڵنیاییەوە تورکیا کاریگەی ڕاستەوخۆی هەبوو لەسەر کەوتنی ڕژیم بەشار ئەسەد و هاتنە سەر حکومی ئەحمەد شەرع. پرۆسی ئاشتی چەندە کاریگەی لەسەر مافەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان لەسەر بوون و هەژمونی و با بڵێن پێگەی
هەستە لە ڕۆژاوای کوردستانە بێت؟ لە دوو ڕوانگە جیازەوە تا دەتوانین تەماشای ئەم بابەتە بکەیت لە بە گۆشانێگای ئەمریکا هەسەدە دۆستێکی باش و هاوبەشێکی زۆر باشی ئەمریکا بوو لە دژی داعش یاپەگە ئەندامی سەرەکی ڕێگەسی سەرەکی هێزەکانی سوێ دیموکرات بوون و کتوانیە زۆرێک لە ئێزیدیەکانی شنگال ڕزگار بکەن ئەوە لە ساڵی 2014 ڕوویدا بەڵام ئێمە لە ئێستادا تێگەیشتنێکمان هەیە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت هێزەکانی هەسەدە تێکەڵ بنەوە لەگەڵ دامەزراوە سیاسی ئەمریکانی سووریادا بەڵام تورکیا ڕوانگەیەکی جیاوازی هەیە تورکیا وای دەبینێت هەموو ئەندامانی پەکەکە و یەپەگە و پژاک و هەموو ئەمانە بە هەڕەشەیەک دەبینێت لەسەر تورکیا ئەم گروپانە هیچ ڕەشەیەک نین بۆ سەر تورکیا پەکەکە بە شێوەیەکی فیزیکی و ڕاستەقینە چەکی خۆیاندانەوە و بە هیچ شێوەیەک ئەوان لە ناو سووریا و هێرشیان نەکردوتە سەر تورکیا بۆیە لە ئێستادا سەرکردەکانی تورکیا پێویستە لە سەریانە کار بکەن بۆ ئەوەی کە پەکەکە تێکەڵ بێتەوە لە ناو سیستەمی سیاسی تورکیادا و بەشداری بکەن و پەکەکە بگۆڕێت بە گروپێکی سیاسی و هەل بەو کات شتێکی تروشتێک کە خەڵکێکت هەیە دوای ئایدۆلۆژیا و سیاسەتی عەبدوڵڵا ئۆجەلان بکەن بەڵام لە هەمان تا شەڕ ناکەن و چاکەڵ ناگرن و بەڵکو بە شێوەیەکی ئاشتیانە کار دەکەن و ئایدۆلۆژیای خۆیان بڵاو دەکەن و بەشداری دەکەن لە ناو ژیانی سیاسیدا و خەڵکی ئازادە چۆن بیر دەکەنەوە و پشتیوانی لە چه ئایدۆلۆژیایەک دەکەن و گرنگ ئەوەیە کە ئەوان بەو شێوە بەردەوام بن مادەم تونگ و توژی بەکار نەهێنن لە دژی ئەوانی تر. زۆر باشە لە ڕابردووە با بڵین ئەو کەسانەیان ئەو گروپانەی کە نزیک بوون لە پارتی کارگەرانی کوردستان لە ناو وڵاتانی ئەوروپا لە وڵاتی ئەمریکا بۆ خۆی لۆبیەکی بەهێزیان هەبوو لەوەی کە سەپۆرتی ئەمریکا بەدەستبێنن سەپۆرتی وڵاتە یەکگرتووەکانی بۆ منە بریتانیا بەدەستبێنن سەپۆرتی وڵاتانی ئەوروپا بەدەستبێنن بەرامبەر بە مافەکانی کورد لە دوای جینۆسایدی شنگال لە هێرشەکانی سەر کورد لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان ئەم لۆبیە ئێستاش ئەو توانایی ماوە کە بتوانێت بەردەوام پشتیوانی ئەمریکیەکان بەدەست بێنێت یان پێویستە جارێکی تر پێداچوونەوە بە هەنگاوەکانی لۆبیەکان بکرێت. هەڵسەنگاندنی من بەم جۆرەیە پێم وە بێت پشتیوانی وڵاتانی ڕۆژ ئاپاوە بۆ ئایدایەکە کە خەڵکی شایانی ئەوان بە شێوەیەکی ئازادانە بژین و ئازادانە بژین و کار بکەن و بەشداری بکەن لە حکوومەتە بەبێ ئەوەی کە هەڕەشەیەک لەسەریان هەبێت یا هێز و زەبر و زەنگ بەکار بهێنرێت. هەر ئەوەش و ئەوەش وای کردوانە کە لە ئێستا وڵاتان ڕۆژە پشتیوانی لە پرۆس ئاشتێ بکەن چکە پێشتر پەکەچێکی بەکاردەهێنا ئەوەش خاڵێکی زۆر گەرەنگە بۆ بەدیهێنان و بەدەستێنانی پشتیوانی بۆ ئەو کەسانی کە خەبات دەکەن لە پێناوی سەر بەخۆی و ئازادیدا. لە ساڵی ڕابردووشدا لە سەرانسەری جیهاندا ژمارەیەکی زۆر لە وڵاتاندا پشتیوانیەکی زۆریان دەکرد بۆ ئەو هێزانەی کە لە دژی گروپە تیرۆریستیەکان خەباتیان دەکوتێت دەکۆشان بە تایبەتی هێزێکی وەکو هاسەدە کە خەبات دەکرد بەڵام لە ئێستادا زیاتر لە هەر کاتێکی تر یەکێتی نێوان کوردان بەهێزترە و دەبینیت سەرکردەکان دەچنە ناو بۆ نمونە چاوێن دەکەوێت بە سەرۆکی وڵاتە گەورەکان و زلهێزەکانی جیهان و بەڕێزنێکیوان بەرزانیمە بینی کە ماوەی پێش سەردانی ئەحمەد شەرعی کرد و ئاڵایەکی گەورەی کوردیان دانابوو و تویتێکیش هەبوو لەو بارەیەوانەیە کە بڵاویان کردەوە جەنەرال مەزلوم عەبدومان بینی کە لە ئێستادا دەتوانێت سەردانی نیویۆرک بکات و چاوپێکەوتن ئەنجام بدات لەگەڵ سەرکردە و بەرپرسە باڵەکانی ئەمریکا
و بە هەمان شێوە بەردەوامیش دەبێت لە کارەکانی بۆ بەهێزکردن و پتەوکردنی پەیوەندیەکان لە نێوان سەرکردە کوردەکان و بە بەرپرسانی تری لە وڵاتانی جیهاندا. زۆر باش با بینە سەر عێراق. ماوەی ڕابردوو بەڕێز عەلی زەیدی سەردانی ئەمریکای کرد و کۆمەڵێکی زۆر ڕێکەوتنامە لە تێگەشتنامەی زۆر باش واژۆ کرا. ئێستا ئێمە بینین کە ئەمریکا نزیکتر سەیری عێراقەکات، ینی بۆ نمونە لە 20 ساڵ ڕابردووە کەمتر ئەمریکا کاریگەی ڕاستەوخۆی لەسەر دانانی سەرۆکۆزیرانی عێراق هەبووە، بەڵام ئەم جارە بۆ نمونە کاتێک کە باس لەوە کرا کە بەڕێز نووری مالکی سەرۆکی دەوڵەتی یاسا کاندیدە بۆ سەرۆکۆزیرانی عێراق، دۆناڵد ترەمپ بە تویتێک ڕەتی کردەوە و ئەمەش کاریگەی ڕاستەوخۆی لەسەر عێراق هەبوو. دواتر پێشوازی لە بەڕێز زەیدی کرد. ئەم نزیکبوونەوەی ئەمریکا لە کاریگەی ڕاستەوخۆوە بوونی هەژمونی لە ناو خاکی عێراق چۆن نەبینی؟ ینی ئەمە بۆ عێراقیەکان پۆزتیڤە یان نەخێر داهاتوێکی باشی بۆ ناوێت، چونکە عێراقیەکان بەڕاستی مەبەستیان لەمە تێبگەن. یان گەلی عێراق بۆی گرنگە کە لەمە تێبگات بۆچی ئەمریکا دۆناڵد ترەمپ ئەمەندە نزیک سەیری سیاسەتی عێراقەکە، ینی دەستێوەردانەکات بۆ من لە دانانی سەرۆکوەزیرانی عێراقا. ئەمە بۆ گەلی عێراق گرنگە ئەم پرسیارە بزانێ. ڕاوێژکارانی بەڕێز ترەمپ جەنابیان ئاگادار کردەوە کە عێراق پێگەیەکی بەهێزی هەیە بۆ کۆمپانیا ئەمریکەکان بۆی کۆبەرێنەر بکەن، وە لە هەمان کاتیشدا ڕاوێژکارەکانی بەڕێزیان ئاگادار کردەوە کە عێراق زۆر نزیکە لە ئێرانەوە ژمارەیە گروپی هەژمندار و کاریگەری ئێرانی هەن لە ناو عێراقدا، بەتایبەتی لە ناو هێز ئەمریکانە و لە ناو کابینەی حکومیدا. بۆیە بەڕێزیان سەرۆکوەزیران فالح زەیدی بڕیارێکی بەهێزیدا، بڕیارێکی ئازانەیدا بۆ دەستگیرکردنی گەندەڵکاران و بینیمان کە ملیۆنەها دۆلار و ئۆتۆمبیل و خان و بەرە و ئاڵتون دەستیان بەسەرداگیرە. لە ئێستاشدا بەڕێزیان فالح زەیدی بینیمە کە چۆن سەردانی واشنتنی کرد و کار دەکات و تەختیلۆ کردەوە کە دەبێت میلیشیاکان چاکدا بێن. ئەو کارە دەبێت تاقیکردنەوەیەکی سەخت بۆ بەڕێزیانە و دەری دەخات کە سەرکردایەتێکی بەهێزی هەیە لە ناو عێراقدا هەروەها لە دەرەوەی عێراقیشدا. پێویستە نزیک و تەماشای ئەو بەرەو پێچوون و پەرسەندانە بکەین. باش لە ساڵی 2023ەوە کە ئەمریکا هاتە ناو خاکی عێراقەوە پرۆسەی ڕزگارکردنی عێراق لە دەستی ڕژێمی بەعەز تێپەڕی، بە هاوتەریبی ئێران و ئەمریکا هەمیشە ڕۆڵیان هەبوو لە ناو خاکی عێراقا. بەڵام ئێستا ئەمریکا جۆرەکان سەیری بوونی خۆی لە ناو خاکی عێراقا کات، لەگەڵەوەی کە هێزە شیعیەکان هێشتا بەڵادەستن لە ناو خاکی عێراقا و بەشێکیان خۆیان بە دۆستی ئەمریکا ئازانن. ئەمریکا ئێستا چۆن سەیری عێراقەکات؟ ڕازیە لەو بوونەی عێراقی ئێستا ئیدارە ئەدرێت یان نەخێر سەرنجی جیاوازی بۆ دروست بووە لەسەر ئیدارەدانی عێراق؟ چونکە هەمیشە عێراق وەکو هاوپەیمانێکی زۆر نزیکی ئێران وەسفەکراوە، بەدڵنیاییشەوە لە ڕووی بازرگانیەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی مەزهەبیەوە نزیکێکی زۆری عێراق و ئێران هەیە، وەکو دوو وڵاتی دراوسێ، وەکو دوو وڵات کە مەزهەبێکیان هەیە، وەکو دوو وڵات کە بازرگانیەکی فراوانیان پێکەوە هەیە و سنوورێکی زۆری هاوبەشیان هەیە. ئەمریکا چۆن ئێستا سەیری پێگەی عێراقەکات لە دوای لاوازبوونی ئێران یان لە دوای شەڕی ئێرانەوە؟ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و پسپۆڕانی ئەمریکا لێرە لەوە تێدەکەن کە هەبوونی پەیوەندی بەهێز و پتە لە نێوان ئێران و عێراقدا بەشێکی زۆری دەگەڕێتەوانێ بۆ ئەو پەیوەندیە کللتورەی کە لە نێوان هەردوو وڵاتە هەیە و ئەو بەشداریەی کە هەیە لە دروستکردنی حکوومەتە و ئەو پەیوەندیە بەهێزانە و بوونی ئەو جۆرە پەیوەندیانە شتێک نییە کەوا بکات ئێران تێڕوانێکی جیاوازیە بێ. ئەوەی کە هەیە کۆمبەبوونی کۆمەڵی گروپی چەکداری وەک حیزب الله کە هەڕەشە دەکەن لە خەڵکی و هەڕەشە دروست دەکەن لەسەر بەژۆندەکانی ئەمریکا و گرنگە کە ئەو گروپانە هەڕەشەکانیان بوەستێت لە دژی بەژۆندەکانی ئەمریکا لە ناو عێراقدا. ئەوە خاڵی هەر سەرەکیە بۆ ئەمریکا. زۆر باشە.
ئەو تێگەشتنامانەیان ئەو ڕێکەوتنامانەی کە لە بینی ئەمریکا و عراق واژۆکران لە ماوەی ڕابردووە، چکە دوای ئەوەش عراق بەڵێن بەڕێزەیدی سەردانی تورکیای کرد و بە هەمان شێوە کۆمەڵێکی زۆر تێگەشتنامەی لەگەڵ حکوومەتی ئەردۆغان لە تورکیا واژۆ کرد. ئەمانە زۆربیان بابەتی ئابوورین، بابەتی گواستنەوەی نەوت و کاریگەری ئابووری بۆ سەر خاکی عراق، چکە مازانین کە عراق سەرچاوی سەرەکی لە ڕووی بابڵین سامانە سروشتەکانەوە هەیە و پێویستی بەوەیە کە گرنگی بەمە بدات. ئەمریکەکان چۆن سەیری استراتیژی ئابووری عراقەکەن و پێیان وایە کە وەکو بەڕێز پێشتر ئاماژ پێکرد ئەو گرنگی و ماهیەتەی کە عراق وەکو وڵاتێکی هەیەی لە ڕووی ئابووریەوە بۆ لای ئەمریکەکانی شەوەندە گرنگیەکەی دەرکەوتووە؟ وڵاتێکی گرنگە بۆ ئەمریکا لە ڕووی ئەبووریە، واروە عێراق وڵاتێکی گرنگە بۆ هەموو جیهانی، نەک تەنیا بۆ ئەمریکا، چونکە عێراق نزیکەی ژمارە ڕۆژانە بڕێکێجگار زۆر لە نەوت بەرهەم دەهێنێت، بە تایبەتی و کاتێکە بۆ پەڕیتوانایە نەوت بەرهەم دەهێنێت و هەروەها دروستکردنی و ڕاکێشانی هێڵێکی نوێی بۆری لە کەرکووکەوە بۆ بانیاد لەسەر دەریای ناوەڕاستە ئەو کاتە کۆمپانیا ئەمریکیەکان واروەها شێڤران و NCC کەوانە کۆمەڵە کۆمپانیایەکی بەهێزن کە دەتوان و بەرهێنانی گەورە بکەن لەو بارەدا و ئێمە دەزانین کە بۆری نەوت هەیە، هێڵی بۆری هەیە لە نێوانە عێراق و تورکیادا و 2 ساڵ پێش ئێستا ئەو بۆریە دووبارە کەوتەوە کار بۆ گواستنەوەی نەوت لە هەرێمی کوردستانەوانەیە بۆ بەندەری جیهان لە ئێستاشدا ڕێکەوتنێکی تر هەیە لە نێوان عێراق و تورکیادا بۆ زیادکردنی ئەو نەوتەی کە لە کەرکووک دەگوازرێتەوە لە ڕێگەی ئەو بۆریەوە کە دەکاتە نزیکەی 600,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا و ڕەنگە دواتێش بگاتە 750,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا، کەواتە زیادکردنی بەرهەمهێنان و هەروە زیادکردنی بەرهەمهێنانی گاز بە شێوەیەکی ڕۆژانە لە عێراقدا وا دەکات کە عێراق بتوانێت وزەی پێویست بۆ جیهان ئامادە بکات و دەردراوە هایدرۆکاربۆنیەکان کەمتر بکاتەوە لە جیهاندا. زۆر باشە. با باز لە هەرێمی کوردستان بکەین، کوردستانی باشوور لە ساڵ 2003ەوە و پێشتریش لە سەردەمی معارەزەی عێراقیە کوردەکان یەکێتی و پارتی حزبەکانی تر دۆستێکی زۆر باشی ئەمریکەکان بوون و لە شەڕی دژە تیرۆری شا ئەوەش بە ڕوونی سەلمێنرا هێزی پێشمەرگی کوردستان شەڕێکی زۆر گەورەیان دژی داعش کرد و ئەم دۆستایەتی کورد و ئەمریکا لەگەڵەوەی کە ڕیشەیەکی مێژووی هەیە بۆ ئێستش کاریگەری زۆر زۆری هەیە، ئەوە تا با بڵین لە ماوەی ڕابردووشتریشا بە بەردەوامی دۆستایەتی ئەمریکا و هەرێمی کوردستان بوونی هەبووە و سەپۆرتی ئەمریکەکان هاوپەیمانی دەوڵەتی دژ بە داعش بۆ هێزی پێشمەرگی کوردستان بەردەوامی هەیە. هیچ گۆڕانکاریەک هەیە لە ڤیژن و استراتیژی ئەمریکا بەرامبەر بە دۆستایەتی کوردیان نەخێر ئەم دۆستایەتی هەر مێژوویە هەر بەردەوامە بێت و بۆ داهاتوش کاریگەریە بێت؟ چەند هەفتەیەک پێش ئێستا من لە سلێمانی بووم و من سەردانی مۆزەخانەی سەرەکی سلێمانیم کرد، بە تایبەتی مۆزەخانەی ئەم نەسوورەکە کە پێشتر شوێنی یاخۆت فەرمانگەی ئەمنی ڕژەمی پێشوو بوو و ژوورەکانم بینی کە تیاندا خەڵکان تیادا ئەشکەنجە دراون و تێدا کۆمەڵێک لە سەکردەکانی وێنەی گەورەشم بینی کە سەرکردە گۆرگای پێشمەرگی تێدا لە نێویشیاندا وێنەی مام جەلالە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی هەرێمی کوردستانە، بەڵام لە ئێستادا بۆ سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان گرنگە بۆ ئەوان کە حکوومەت پێک بهێنن، ئەوە دەبێتە خاڵێکی زۆر گەرنگە بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدادا و هەروەها لەگەڵ وڵاتانی تری ناوچەکەدا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەرژەوەندەکان ئەمریکا دەبێت وا بکات کە گروپەکان لە هەرێمی کوردستان تا یەک بگرێن و کار بکرێت بۆ ئەوەی کە کۆمپانیا ئەمریکەکان بتوانن لە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن، چونکە ئەو کۆمپانیانە لەوێ بەتایبەتیەوە کە HNA لەگەڵ وێستێن زاگرۆسە کەوانەوە بەرهێنان دەکەن لە هەرێمی کوردستان بەتایبەتی لە دوهۆک و هەروەها لە کۆرمۆر و خۆرمۆر چەمچەماڵ و بۆیە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا
وەکو ناوچەی سەوز و ناوچەی زەرد مامەڵە ناکات لەگەڵ هەرێمی کوردستان تا بەڵکو بەیەک وەک یەکێکە مامەڵیان لەگەڵدا دەکات تا وەکو چەند مامەڵ لەگەڵ بەغدادا دەکات وەکو یەک وڵاتی یەکگرت و لەبەرەوە پێویستە ئەو کێشانە چارەسەر بکە بە تایبەتیەوەی پەیوەندی هەیە بە موچەی موچە خۆران پێویستە بەغداد ڕێز بگرێت لە هەرێمی کوردستان وەک بەشێک لە عێراق وەک ئەوەی کە هەوڵاتیان هەکەزانە بامان شێو هەوڵاتیانی هەوڵاتێکی ئاسایی عێراقن و بەشەوەندیەکانەوە دەکات کە هارمۆنیەیەکی سیاسی هەبێ لە نێوان تەواوی گروپە جیاوازەکاندا. زۆر سپاس بەڕێز کۆلۆنێل مایلز کاگنیس وتەبێژی پێشووی هاوپەیمانی دەست بە داعش کە میێوارەی وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە. سوپاس بینرانی بەڕێز کە تا ئێستا لەگەڵمان بوون بە هیوایەوەی کە توانی بێتمان وەڵامی پرسیارەکانی بەڕێزتان دەربارەی پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی کورد ناوەڕاست بدەینەوە. تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێت.